بەردومانکردنی هەڕەمەکی گوند و کوێستانەکان لەلایەن سوپای تورکیا و بەزاندنی سنوورەکانی هەرێمی کوردستان و زیادکردنی ژمارەی بارگە سەربازیەکانی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان نیگەرانی سەرجەمچین و توێژەکانی خانقینی بەدوای خۆیدا هێناوە. هەر بۆیە داوا دەکرێت لە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هەوڵی جددی بدەن لە ڕێگریکردن لە هاتنە ناوەوەی زیاتری سوپای تورکیا بۆ ناو هەرێمی کوردستان. بە توندی ئیدانەی سوپای تورکیەکەم بۆ هێرشکردنی بۆ سەر خاکی کوردستان داواکارم لە حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان بەجددی بێنە سەرخەت، چونکە ئەو کارە قێزەونە زۆر ناشینە. داواکارم لە حکوومەتی هەموو حکوومەتەکان هەموو دەسەڵاتدارەکان کە نێودەوڵەتیەکانیش ئەم کارە زۆر ناشینە. گوندنشینەکانی کوردستان بەڕاستی لە شوێنە خۆیان وەم گەرما دەرچوونە لە شوێن و هین خۆیان. بۆیە داواکارم لە ئەم حکوومەتانە چیتر بێدەنگ نەون. ئیدانەی هێرشی ئاسمانی تۆبارانکردنی گوندەنشینەکانی هەرێمی کوردستان ئەەکەم لەلایەن سوپای تورکیاوە. بەڕاستی دەبێ حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و نەتەوە یەکگرتوەکان هەڵوێستیان هەبێ بەرامبەر ئەم هێرشە درندانەیە، چونکە گوندەکانی هەرێمی کوردستان وێران کاولی تێبووە، وەزیان زۆر خراپە، دەبێ بەڕاستی هەڵوێستیان هەبێت. بە هەموو شێوەیەک دژی داگیرکاریەکانی وڵاتی تورکیان کە هێرش دەکاتە سەر گوند و دەهاتەکانی هەرێمی کوردستان. داوا لە حکوومەتی عێراقیش دەکەین بێتە سەر خەت کە چیتر ڕێگا بە وڵاتی تورکیا نەدات سەروەریەکانی وڵاتی کوردستان و حکوومەتی عێراق بشکێنێت. بە بڕوای ڕۆژنامە نووسانیش بەهۆی نەبوونی هەڵوێستی جددی لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە بەرامبەر بەردومانەکان و بەزاندنی سنوورەکان بە فاکتەرێکی سەرەکی دادەنرێت بۆ زیاتر لەشکرکێشەکانی تورکیا بۆ ناو هەرێمی کوردستان. بەڕاستی ئەبێ هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بێدەنگ نەبن لەسەر ئەو هێرشکردنە، چونکە ئەوە تەحەدایە لەسەر نەک تەنها بڵێن لەسەر خەڵکو و ئەو شتانە، بەڵام لەسەر خاکی هەرێمی کوردستان لەسەر خاکی عێراق بەگشتی. نازان بۆچی ینی بەڕاستی ئەوە جێگای گومانە کە هەردوو حکوومەت ئەگەر لە هەرێمی کوردستان بێ یان لە عێراق ببێ بێدەنگن لەسەر ئەو تەحەداکردنە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و ئێستاشی لەگەڵدا بێت سوپای تورکیا بە بیانووی جیاجیا ڕۆژانە لێرە و لەوێ بەردومانی گوندەکانی بناری قەندیل و ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکات و بەو هۆیشەوە خەڵکی بێتاوانی ناوچەکە دەبنە قوربانی و ماڵ و حاڵی خۆیان بەجێ دەهێڵن. بۆیە داوا دەکرێت لە سەرکردایەتی سیاسی کورد و هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق چیتر بێدەنگ نەبن لە بەرامبەر پێشێلکاریەکانی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان و عێراق. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.